لە کاتێکدا نزیک دەبینەوە لە ڕۆژی 11 ئەم مانگا بۆ ئەنجامدانی پرۆسەی دەنگدان، کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق داوایەکی بەپەلە ئاراستەی ئەو هاوڵاتیانە دەکات کە تا ئێستا کاتی دەنگدانیان وەرنەگرتوتەوە. کۆمیسیۆن جەخت دەکاتەوە کە کاتی دەنگدان تەنیا پێناسی بەشداریکردنە لە هەڵبژاردن و داواکارە هاوڵاتیان بە زووی سەردانی بنکەکان بکەن بۆ وەرگرتنەوەی کارتەکانیان. پامێمەوەیە کە هەر دەنگدەرێک هەر هاوڵاتیەک پێشتر پرۆسی بەیامەتری کردووە، ئێستا کارتەکەی ئامادەیە و لە ناوەندەکانی تۆمارکردنە ئەتوانێت بڕوات وەریگرێتەوە، چکە تەنها بەڵگە کە دەنگدەر دەتوانێت لەم هەڵبژاردنە دەنگی پێ بدات بریتێ لە کارتی بەیامەتری دەنگدان، واتە بێ کارتی بەیامەترەکەی پێبێ کە وێنەیەکی بەیامەتری دەنگدەرەکەی لەسەرە لەگەڵ ئەو پەنجەمۆرانی کە کاتی خۆی لە کاتی بەیامەتریە لێ وەرگیراوە. ئێمە ڕۆژانە لە ڕێگەی هەفتانە ناوەندی تۆمارکردنەوە لە کاژمێر نوێی سەر لە بەیانی تا کاژمێر 5 دوانی ڕۆ بە ڕۆژانی پشوشەوە سەرجەم دەرگای ناوەندەکان کراون بۆی کە ئەو کارتانە دابشکینەوە بەسەر هاوڵاتیان و دەنگدەرانە. ئێمە ئەوەی کە لە ماوەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانە تۆمارمان کردبوو کارتەکانیان بۆ گەڕاوەتەوە لە 180 و کارتانە دابش کراوە. بەڵام کۆمەڵی کارتی کەشمان هەیە کە ئیساڵانی ڕابردووی 2007 2010 2021 ئەمانە کە تۆماری بەیامەترەکان کردووە نەچوون بەدەم وەرگرتنەوەی کارتەکانیان، ئەوانیش ماونەتەوە لە ناوەندەکان. بەپێی ئامارەکانی کۆمیسیۆن ڕێژەی وەرگرتنەوەی کارتەکان گەیشتۆتە 180، بەڵام هێشتا ئەو بەشەی دیکەی ماوە کە لەلایەن دەنگدەرانەوە وەربگیرێتەوە. زۆرینەی گەنجان و لاوان کارتەکانی دەنگدانیان وەرگرتوتەوە و بە جۆش و خرۆشەوە خۆیان بۆ بەشداریکردن لەم هەڵبژاردنە ئامادە دەکەن. ئەوان پێیان وایە کە ئەم هەڵبژاردنە تاکە ڕێگەیە بۆ گۆڕانکاری و سندوقەکانی دەنگدان شوێنی سزادانی گەندەڵکارانە. ڕاستە زۆر لا مەسەیرەکە خەڵک لەلایەکەوە ناڕازیە، لەلایەک شوێناچێک کاتی دەنگدانەکە وەربگرێتەوە. یعنی ئەمە دوشتە ڕێک زۆر پێچوانی یەکتریە. ئەگەر تۆ لە بابەتێک ناڕازی پێویستەکە بڕۆی چارەسەری بکەیت، ڕوبەڕووی بیتەوە. ئێستا کاری دەنگدانەکان لە شوێنی دەنگدانەکان کەوتون، کەس نێ بڕۆ هەڵی گرێتەوە بێ دەنگی خۆی پێ بدە. تۆ کە لە شتێکە ناڕازی دەی بڕۆ دەنگە ناڕازایەتێکت کەوتو هەڵی گرەوە بێ دەنگەکەی خۆتی پێ بدە. ئەم کۆمەڵە خەڵکە زۆرە ئەگەر بێت و دەنگی خۆیان یەک بخەن، ئەگەر بێت و کە هەمویان لە کۆمەڵێک شتی زۆرە لە دەسەڵات ناڕازین دەنگەکان بخەنە پاڵێکتری بۆڕان ڕوبەڕووی ببنەوە دڵێ بە گۆڕانکاری زۆر ڕوەدا. ئەگەن بەو ئامانجانەی کە بەدەستی هێنن، ئەگەن بە ویستانی کە ئەیانەوێت لە چی خەڵکی ویستێکی هەیە موچە و ژیانێکی خۆشی هەبێ، ئەمە بەچی بەدەست دێ؟ بەوە بەدەست دێ کە تۆ بڕۆی ئەم داواکاری بگەینی بەجێ. چی ئەم داواکارت بۆ هێنتە دێ؟ کەسانێکی دڵسۆز و ڕازگۆ دەستپاک کە لە دەسەڵاتە بن. وەرگرتنەوەی کارتی دەنگدانەکان کارێکی زۆر گرنگە کە پێویستەکە هەمووان بڕۆنوەری بگرنەوەیە، چونکە لە ڕۆژ 11 کە پێویستەکە هەمومان بە گڕوتینێکی یەکجار زۆرەوانە بەشداری بکەین و گۆڕانکاری دروست بکەین و ئەو ئەرکەی کە لەسەر شانی ئێمە، چونکە دەنگدان ئەرکێکی زۆر گرنگە کە پێویستەکە ئەو ئەرکە جێبەجێ بکرێت و ئەوەی کە لەسەر شانی ئێمەیە بیکەین و ئەو خولیە و ئامانجانەی کە هەمانە لە ڕێگەی دەنگدانەوانە بە ئەنجامی بگەێنین. پەیامی سەرەکی گەنجان ئەوەیە کە بەشداری لە هەڵبژاردن ئەرکێکی نیشتیمانیە و پێویستە هەمووان بچنە سەر سندوقەکان و نوێنەری دەستپاک و ڕازگۆ هەڵبژێرن بۆ ئەوەی نوێنەرایەتیەکی ڕاستەقینەیان هەبێت و بەرگری لە مافەکانیان بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.